لفرمایشتە صحیح داهاتووە کە پیاوێک هەبوو کە ناوی زاهیر بوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو پیاوە گوندنشین بوو، ڕزق و ڕۆزی و کەلوپەلی گوندی دەهێنا بۆ مەدینە دەیفرۆشت. هەندێک جاریش دیاری بۆ پێغەمبەر دەهێنا صلی الله عليه وسلم لەو ڕزق و ڕۆزیەی کە هی گوند هەیبوو بۆ پێغەمبەری دەهێنا. جا پێغەمبەری صلی الله عليه وسلم وەڵامی ئەو چاکەی دەداوە، ڕزق و ڕۆزی شاری بۆ زاهیر تێدەکردەوە و دەیبردەوە. ڕۆژێکیان ئەو زاهیرە لە ناو بازار بوو، ئەو ڕزق و ڕۆزەی کە هێنا بووی خەریب و دەیفرۆشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خۆشەویستی، وەکو گاڵتە لەگەڵکردنێک لە پشتەوە باوەشی بە زاهیردا کرد. زاهیر گوتی ئەوە کێ ئەمنی گرتووە؟ بەرمدن کە تەماشای کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. زۆر دڵخۆش بوو بەوەی کە سنگی بە پشتی پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم. جا پێغەمبەر وەکو گاڵتەکردنێک لەگەڵ ئەو پیاوە، وەکو دڵخۆشکردنێکی ئەو پیاوە فەرمووی کێ ئەو بەندەیەم لێ دەکڕێت. کەس دەنگی نەکرد چونکە زانیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر گاڵتە دەکا لەگەڵ ئەو پیاوە. ئەنجا زاهیر کە تۆزێک دیمەنی دیارە خۆی پێ جوان و ئەوە نەبووە، گوتی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، جا کێ منی دەوێت، کێ من دەکڕێت، کەواتە من قەدر و قیمەت و بەیاخم زۆر نییە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی بۆ ڕاست دەکاتەوە کە ئینسانی مسلمان چەند گەورەیە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: أنت عند الله غال لكن عند الله أنت غال. ناکاکە وەکو ئەوە نییە کە تۆ بیر دەکەیەوە، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر قەدرگرانی، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی. بۆ نییە حیساب بۆ خۆت ناکەی لە ناو کۆمەڵگا، بۆ نییە کەس نەیوت من ئەو پیاوەم دەوێت. نا، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی. بەهۆی چیەوە گەورەیە برم؟ بەهۆی ئەو ئیمانەیەوە، بەهۆی هاوڵیەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. فەرمووی تۆ لە لای خودای پەروەردگار خاوەنی قەدری، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی.